ئەمڕۆ ڕۆژی جیهانی دایکە باز لە ڕۆڵی دایک دەکەین من گفتوگوی ئەم بابەتە دەکەم لەگەڵ سەنگەر ئەحمەد ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کشێک ڕاستەخۆ لە کەرکووکۆ لەگەڵمانە بانی باش کاک سەنگەر سپاس بۆی کە لە بەرنامەی بانی باش کوردستاندا بەشداری ئەمە باز لە ڕۆڵی دایک بکەین لە کارکتەرەکانی ژیان دەکرێت بڵین دایک ڕۆڵی چییە؟ بەڵێ بەڕێزم بەین جنابتان باش ئینشاءڵڵا هەم کاتێکتان نەخۆشیە بێت. سەرەتا پێشوەیەکەوە باسی ڕۆڵی دایک بکەین حەزەکەین پێناسەی دایک بکەین سەراحەتەن پێناسەی دایک زۆر گرنگە. دایک هەمومان پێڵێن نیشتیمان واتە نیشتیمان هەموو شتەکان نەگرێتەوە بەڵام وەکو من وەکو سەنگەر پێناسەیەکی تایبەتم هەیە بۆ دایک پێک هاتووە ئەبێ چوار شتی تێدا بێ. یەک بتوانێت حۆریەت بدە بە مناڵەکەی پاشان بتوانێت حقوقی پێ بدات پاشان بتوانێت ئازادی پێ بدا و بتوانێت پاشان ئاسایش و ئامانی پێ بدات. ئەم شتانە زۆر گرنگە لە نەناو دایکە هەبێت پێناسەیەکی ڕاستی زۆر دروستە. پاشان گرنگە پێناسەی خۆشەویستی بکەین. خۆشەویستی پێک هاتووە سێ شتی زۆر سەرەکی. یەک ئەبێ ئەو دایکە وەکە خۆشەویستیەدا بە مناڵەکەی گرنگە یەکەمینیان کە بتوانێت بە کردار پاشان بە قسە پاشان بە مەشاعر و بە ئیحساس بتوانێت بیگەێنێ بۆ مناڵەکەی. ئەمە وەکو پێناسەی دایک و وەکو پێناسەی خۆشەویستی. ڕۆڵی دایک هەموو شتێکە. دایک وەکووتمان لە سەرەتایانی ئەتوانێت هەموو شتەکان بگۆڕێ ئەتوانێت مناڵ بگۆڕێت. چۆن دایک قودوەی مناڵەکەیەتی پێشەوای مناڵەکەیەتی بەردەوام ئەم مناڵە سەیدایکێکە چونکە لە ئەوەل لە حەزەوە کە ئەم مناڵە دێتە ژیانەوە یەکەمین کەس دایکی ئەبینێت هەست بە ئیحساسەکە هەست بە قسەکانی دایکێکە هەست بە دەموچاوی دایکێکە هەموو شتەکان ئەبینیە بۆیە دایک لە ئەوەل لە حەزەوە کەوا مناڵەکە دێتە ژیانەوە ئەم دایکە دەورێکی زۆر سەرەکی هەیە کەوا بتوانێت مناڵەکەی دروست بکاتن. بابێنە سەر وردەکاریەکان ینی ڕۆڵی دایک بە تایبەت لە کارکتەرەکانی ژیاندا لە نێو خێزاندا وەکو خۆشە ئەمەژە و بە منداڵ کرد دەکرێت بڵین بە دیاریکراوی ڕۆڵی دایک باسی لێ بکەین بە تایبەت لە پێگەیاندنی منداڵەکانی هەروەها وەکو پای خێزانێک داهاندرێت. بەڵێ بێگومان ئەم دایکە زۆر دەورێکی ئەساسی ئەبێتن چونکە چۆن ئەم مناڵ تەمەشاکەی لە مەرحەلەی یەکمی ڕۆژەکە دێتە ژیانەوە پاشان ئەوێ فێرە زمان بێت ئەم مناڵە فێرە قسەکردن بێت فێرە بەشی هەونهینەکانی هەموو ژیان بێت کۆمەڵی مەتلای ئیجتیماعیەوە لایەکانی دیکەوە بە تەمەشاکەی ئەم دایکە بەردەوام لەگەڵایەتی سە بۆ نمونە تەمەشاکەی مناڵەکەشتان فێرە قسە نەبووە ئەم دایکە تەمەشاکەی کاتێکەوە کە ئەیگۆڕەیە کاتێکەوە کە پاکی ئەکاتەوە قسەی لەگەڵە ئەکا گۆرانی بۆ ئەڵێ ئەم شتانی بۆ ئەڵێ ئەلێرەوە دروست ئەبێ ئەم مناڵە ئەلێرەوە کەسایەتی دروستە بێ ئەلێرەوە ئەم مناڵ تەمەشاکە ئەزانێت ژیان معنای چییە چۆن قسە بکات چۆن بیر بکاتەوە هێشتان ئەم مناڵە فێر قسە نەبووە فێر نەبووە وشەیەک بڵێ بۆیە دەوری دایک ئەلێرە دەست پێ بکات پاشانیش کاتێک کە مناڵات چێتە مەثەلەن باخچە پاشەوە کاتچێتە مەثەلەن بۆ قۆناقی سەرەتایی ئەچێ ئەم دایکە بەردەوام لەگەڵیەتی چونکە زۆربەی ئەو کاتانی وەکەوە مناڵەکە دێتە ماڵەوە باوک بە هۆی ئەوەی کەوا ئیشەکە کار ئەکا دایک لەگەڵیەتی ئەم دایکە سەپۆرتێکی زۆر ڕاستەو خۆیە بۆ مناڵەکەی کەوا بتوانێت ئەم مناڵە لە ژیانێ سەرکەوتوو بێتن. بەڵێ کاتە لە ئێستادا کاک سەنگەر ئەیبینین کە دایکانیش دەکرێت بڵین هاوشێوەی باوک کار دەکات لە دەرەوەی لەگەڵەوەی کە بەردەوام لە کارکردن دایکە بۆ ماوەی چەند کاتژمێرێک بەڵام لە هەمان کاتدا ماڵەوەشی پشتگوێ نەخستووە لە بارەی کارکردن لە ماڵە و ئاگابوون لە منداڵەکان و پەروەردە و پێگەاندنی منداڵەکانیان دەکرێت بڵین ئەمەش ڕۆڵێکی ترە کە دایک دەیگەڕێت لە نێو خێزاندا. بەڵێ بێگومان دایکۆکەوە ئەم ڕۆڵە ئەبینە زۆربەی دایکەمان شێبەشێ زۆر شێک زۆربەی نەبێ کەەوە ئەم دایکە ئیشی دەرەوەش ئەکا و ئیشی ماڵەوەش ئەکا بەڕاستی حەزم لێ ئاماژەکەم سەر شتێک لە هەندێک لە وڵاتانیکەوە پێشکەوتون سیرەکەی ئەو ئیشیکەوە دایک لە ماڵەوە ئەیکا پێوترێ ڕەبەت البەیت
واتە ئەم دایکە لە ماڵەوە وەکە مناڵەکەی بەخێوەکە ئیش و کارەکان ئەکا لەو زۆربەی ئەو وڵاتە پێشکەوتوانە سێرەکەی موچێکی تایبەتیان بۆ داناوە بۆ ئەم دایکە وەکو سەپۆرتێک وا بێ بۆی کەواتە مەشاکی جاروی ئەم دایکە وای لێ دێ بی لەوە ناکاتەوە کە بڕوە تەعین بێ بڕوە دەوام کەل شوێنێکی تر ئەڵێ من مادامێ موچەی خۆم هەیە لە ماڵەوە بە شێوازێکی زۆر جوانتر تەمەشاەکەی مناڵەکەی پەروەدە ئەکا و گەشەی پێدا لە هەموو لایەنەکان مەتەنکەوە مناڵێک بێ تاکێکی باش دەرچێ بۆ کۆمەلگا. بەڵێ دایک هەمیشە سۆز و عەتفێکی هەیە کە دەکرێت بڵین بەدیلی نییە بەدیلی بۆی نییە لە هەمان کاتێک و سێبەرێک وایە بەسەر سەری تۆ دایمە لەگەڵتایە یعنی تا چەند گرینگە ئەم هەستی کە دایک بۆ منداڵەکەی هەیە متەبادل بێ لەنێوان منداڵەکە و دایکەکەش واتە منداڵەکەش هەست بۆ سۆز و عەتفەی دایکی بکات لە هەمان کاتدا بزانێت کە دایکێک هەیە هەمیشە پشتگیریەکە و هەمیشە پاڵپشتیەکات. بەڵێ ڕاستی دایک وەکو سەرەتا باسمان کرد ئەو چواشتی کەوا تێبێتن ئەو مناڵە اینجا بە جوانی لە دایکەکە تێئەگات لە هەستەکانی تێگات لە قسەکانی تێئەگات چونکە دایک وەکو جان بتفەرمووت یعنی پێکاتوە لە سۆز لە حەنانەت یعنی ئەم مناڵە چۆنەڵێ یعنی وەکە تازاتوە ژیانەوە زۆر متعلق بێ بە دایکەوە لە هەموو ڕووەکانەوە لە هەموو لایەنەکانەوە فبۆیە دایک ئەتوانی مەسەن بۆ منە بە سۆز و بە مەنتق و بە قسەکانی دیکە کە چۆن بتوانێت ئەم مناڵە بەرەو ڕێگایەکی زۆر باشتر بەرێتن یعنی. بەڵێ کە دایک بەهشتی خراوەتە خزمەت پێویستە چۆن مامەڵە بکرێت لەگەڵ دایکدا. بەڵێ بەڕێزم ئاینی خۆمان ئاینی ئیسلام ڕاستی زۆر بایخی داوە بە دایک لە سەرەتاوە یعنی زۆر بایخی پێداوە پێی کەوا وتراوە بەهەش لەژێر پێی دایکانە بۆ لەبەر چی ئێمە گەر تەسنیفێکمان لایە ڕاستیەکەی وتراوە کەوا ئەو ئازارانە چین کەوا ئینسان بەسەری دێتن ئازاری وەکە کاتێک دایک وەکە مناڵی ئەبێتن ئەو ئازاری تەسنیف کراوە کە پلە دووە پلەی یەک ئەوەیە کە مرۆڤێک بستێت کەوا خۆشی زیندوو بێتن ئازارکی گەرە زۆرە بەڵام پلەی دووەم ئازاربوونی دایکە کاتێک وەکە مناڵی ئەبێت فەرموو تەمەشاکی و مناڵی بێت چەند هیلاکە بێت ئازاری ئەبێت بۆی هەیە دایکە زارۆ چەند دایک مردوونە لەو کاتەیەم فبۆیە تەمەشاکی ئیسلام زۆر بایخی داوە بە دایک لەم هەموو ڕوانەوە تەمەشاکی پاشە مناڵە دایکە بێ ئەو دایکە هەتا بانی جاروایە ناخەوێ خەریک مناڵەکەیە بێ زۆر جار خۆی مەحروم ئەکا لە زۆربەی شتەکان بۆ لەبەرچی بۆی بتوانێت ئەم مناڵە بە شێوازێکی جوانتر باشتر هەم ڕێعاییکە و هەم پەروەدەشیکە فبۆیە ڕاستی دایک ئەلێرەوە زۆر دەورێک ئەبینێ و زۆر ماندوو ئەبێ بە مناڵەوە بۆیە ئاینی ئیسلامیش ڕاستی زۆر بایخی بە دایک داوە وای لێ کردووە کەوا بەهەش کەوا لە ژێر پێی ئەو بێتن پاشان حتا لە دنیاشە سێرەکی جاروایە کەسێکە بینی زۆر سەرکەوتووە ئەڵێن لەوانەیە ئەمە دایکی زۆر دوعای بۆ کرد بێ بۆی وا سەرکەوتوو بێتن. باباس لە قوربانیدانی دایک بکەین دایک دەکرێت بڵین لە زۆر شتدا قوربانی ئەدا تەنها لە پێناو خێزانەکەی خۆیدا یاخود لە پێناو منداڵەکانیدا ئەگەر من ینی ئەمە بڵێم هەر لەسەر خۆمەوە ئەم قسەیە بکەم کە دایک بەردەوام ئەبێت کە من ئەوم بۆ کارکردن ئاگای لێمە متابعەم دەکات دێمە پاڵپشتیمەکە تێبینیم ئاياتێ ینی تا چەند گرینگە ئەم بابەتە بوروژێت ینی بەتایبەت منداڵان تێیدا هۆشیار بکرێنەوە هەز بەم قوربانی داینی دایکە بکەن پێی بزانن. والله بەڕێزە من وەکو خۆم ڕاستی وەکو کەوا لە گەشە پێدانی مرۆییم پێم باش بابەتی دایک هەر لە قوتابخانەکان بخوێندرێت باز بکرێتەوە دایک یعنی چی ئەکا بۆ مناڵەکەی چونکە ڕاستی زۆربەی ئەو مناڵانە ئەویان نەبیر ئەچێتەوە کاتێک کەوا ئەم دایکە چی بۆ کردو تەمەشاکی هەندێک مناڵ هێسێکی بە قسەی دایکی ناکە یان دەنگی سەر دایکی بەرزەکاتەوە بەڵام ئەگەر بکرێتە پرۆگرامێک و بکرێتە وانەیەک لە قوتابخانەکان بدرێتەوە مەسەن بۆ نوێکە دایک چی بۆت کردووە لە یەکیمی ڕۆژەوە کە تۆ چۆتە زیگی دایکتەوە ئەم دایکە وازی و زۆربی خۆشیەکانی خۆی هێناوە وازی لە سەفەر هێناوە وازی لەوانێت لە وەزش شەنابێ وازی مەثەلەن لە زۆربەی شتەکان هێناوە لەبەر خاتر بتوانێت تۆ بێتە دنیاوە پاشان دوای ئەوەکو دوای باسمان کرد ئەماژەمان سەریدا
کەوا شەو جاروایان دایکە زۆرجە شەوەکان ناخەوێت زۆرجە مەثەن خەریک تەبێت دێ ئەڕۆی نەخۆشی تیلاکە بەدەستەوە ئەمە ئەبێ بکرێتە پرۆگرامێک لە قوتابخانەکان بدرێتەوە بۆی ئەم مناڵە بزانێ ئەرکەکانی ئەوکە ئەم دایکە بەڕێزەکەەوە چەندێ خەریکی بوو چەندێ ماندوو بووە بۆی ڕۆژانە مامۆستای بەڕێز بۆی باسکاتن لە قوتابخانەکان. بەڵێ کەواتە هەر لەسەر ئەو بابەتە ینی چەندین گرتە ڤیددیۆ ئەبیندرێت لە میدیا بێ لە سۆشال میدیا بێ کە دایکەکە بازەوە دەکات کە منداڵەکانی گەورە بوون گەشتنەوە حدێک کە دایکەکە بەخێو ناکەن یاخود لە ماڵەکە جێگەی ناکەنەوە. یعنی ئەمێ بزانم تۆ وردەکاری ئەم بابەتە ئەڵێکی لێرەوە سەرنج و تێبینی چیە سەبارەت بەمانە کە دایکێک منداڵێکی گەورە کردووە پەروەردەی کردووە گەیشتوتە حدێکە بتواندرێت لەسەر پێەکانی خۆی بوەستێت کار بکات ینی ئەگاتە حدێکە منداڵەکە ئەڵێت تەواو پێویستم بە دایک نەما ینی ئیتر دایک لەو ماڵە جێگەی نابێتەوە. بەڵێ پرسیارێکی زۆر جوانە ڕاستی ئێمە چونکە ئێستا لە قوتابخانەکانمان باسی بەشێکی ئەخلاق و ڕەوش ناکرێت واتەمە بەسمان چییە؟ ئەگەر باسی بەهاکان بکرێت یەکێ لەو بەهایانە مەثەڵەن پێوترێ وەفاداری ئێمە چۆن بتوانین وەفادار بین بەرامبەر دایکمان ئەگەر دایک نەبێ من چیم؟ ئەگەر دایک نەبوایە ئەسڵەن من دروست نابووم ئەسڵەن من لەم ژیانە نابووم دایک هەموو شتێکی بۆمان کردووە دایک لە ژیانە چۆنە لە سێرەکی جاروایان نمونونەکان ئەبینین بۆ نمونە ینی سێرەکی دایکمان بینیوە تووشی حاڵی تەلاق هاتووە یان توش مەثەڵەن هاوسەرەکەی لەدەستداوە تەمەشاکەی ئەم دایکە زەواجی نەکردوەوە لە تەمەنێکی زۆر گەنجیش بووە بۆ لەبەرچی بتوانێت ئەم مناڵە ئایا کچ بیان کوڕ بێ بتوانێت قوتابخانەی پێتاوکە زانکۆی پێتاوکە بتوانێت تا زەواج ئەکات بتوانێت تا تەعین ئەبێ ئێشی خۆی ئەکە ئەم دایکە دایمەکو سەپۆرتێک وەکو چۆنەڵێ لە پشتی بووە بووی هەموو شتەکان بتوانێت بە شێوازێکی زۆر جوان بکە بەڵانسەیەکی لەو نەتیجێ تەمەشاکەی دایکەکەی لەبیر ئەچێ یان تەمەشاکەی سەردانی ناکە یان سێرەکەی بە قسەی ناکە یان بۆ نمونە دیارەکی نادات شتێکی بۆ ناکە بەڕاستی ئەمە پێوترێ بێوەفایی ئەمە تاوانێکە ینی لە دنیا و قیامەت محاسبەی لەسەر ئەکرێتن. بەڵێ کاک سەنگەر ئەمە زۆر باسمان لە ڕۆڵی دایک کرد بە تایبەت لە خێزان کەم باسمان لە ڕۆڵی منداڵ کرد بابینە سەر ڕۆڵی منداڵ پەرامبەر بە دایک چییە؟ یعنی منداڵ چۆن بتوانێت دایکی خزمەت کا بە تایبەت دایکە لەو کاتانەی تەمەنی بەرەو سەرەوە ئەچێت لە تەمەنێکی بە ساڵە چواندایە چۆن بتوانێت خزمەتی دایکی بکات؟ بەڵێ عادەتن تەمەشاکەیەوە کە دایکەگاتە ئەو تەمەنیکەوە بان 50 ساڵ و 6 ساڵ 70 ساڵە بێتن چۆن دەڵێ شێوازی بیرکردنەوەی فەرقەکە کاتێکەوە کە گەنج بووە بۆیە ئەم مناڵە پێویستە مەثەن چەند کتێبێک لەسەر ئەو خۆناغە بخوێنێتەوە کە بتوانێت مەثەن چۆن مامەڵە بکە لەگەڵ دایکیە چونکە عادەتەن دایکەگاتەوە تەمەنە یعنی جاروای هەز بە نەقسەکە جا بیرەکات و مەثەن شتێ لە ژیانیانی کردووە یان سەیەکی جاروای لەوانێ بێزار بێ لە ژیان کۆمەڵی نەخۆشی توش بووە فبۆیە ئەو مناڵە بەڕێزانە گرنگە چەند خولێک ببینن چەند دەورەیەک ببینن چەند کتێبە بخێنەوە کەوا چۆن مامەڵە بکەن چونکە جاروای ئەم مناڵە بەڕای خۆی شتێکی باش ئەکا بە شێوازی ڕفتار ئەکا لەگە دایکە بەڵام تەمەشاکی دایکەکە حەزی بەو ڕفتارە نییە بە تایبەتی تەمەشاکی کاتێک سێرەکەی ئەو کوڕە ئەو کچە بە تایبەتی کوڕەکە تەمەشاکی کە زەواجی کردووە ئەو کاتە سیر ئەەکەی دایکەکە هەستەکان نەقسی هەیە مەثەن ئەم کوڕێوکە گەورە کردووە و گەیشتە ئەوم قۆناغا وەکو بڵێستەکە ئیهمالی کردو خەریک هاوسەرەکەیەتی فبۆیە ئەمە ڕاستی پێویستی بەوەیەکەوە ئێمە ئەم باڵانسە ڕابگرین بتوانین و بزانین و بە شێوازێکی زانستی و بە شێوازێکی عاتفی مامەڵە بکەین بە شێوازێکی جوانتر لەگەڵ دایکمانە هەتا بتوانین لە ژیان و لە قیامەتە موفق بین. بەڵێ دەکرێت ئەو پرسیاری من بۆ بەشێکی کەم لە منداڵەکان بێت لە خێزانێکدا دەبێت ئەو منداڵانەی کە ڕفتاریان ناخود مامەڵەکردنیان لەگەڵ دایکیاندا بەپێی پێویست نییە قسمەتکردنی دایکیان بەپێی پێویست نییە یعنی تا چەند گرنگە ئەم هۆشیاریە بڵاو بکرێتەوە یعنی نەک ڕۆژێک دیاری بکرێت بە ڕۆژی جیهانی دایک بەردەوام کار و چالێکی سیمینارات ئەنجام بدرێت بەردەوام بەبیر منداڵەکان بهێنرێتەوە بەشێک لە منداڵەکان کە دایک توی پەروەردە کردووە پێویستە بەردەوام بی لە خزمەتکردنی دایکت بەتایبەت ئەو کاتانەی کە دایک پێویستی بە تۆیە. بەڵێ
وەکو سەرەتا باسمان کە گرنگە بکرێتە پرۆگرامی لە قوتابخانەکان بدرێتەوە پاشانیش لە سۆشیال میدیا ئیشی لەسەر بکرێ و لە کۆبنەوەکان لە خولەکان پاشان گرنگە مامۆستا ئاینەکان خوا پاداشیان داتەوە بەردەوام خەریکن گرنگە زیاتر خەریک بن مەثەن بۆ نمونە کەوا بوترێ مەثەن سەرێکی لە جێگا گشتیەکان مەثەن بۆ نمونە چەند شتێک نووسرابێ سەرێکی چەند وتەیەک هەیە مەثەن بۆ نمونە فەیلسوفەکان وتویانە مامۆستا بەڕێزەکان وتویانە ئەم شتانە بەردەوام بۆکو بەرنامە چووکە شتێک هەیە پێوتری ئەگەر 20 جار بەبان و 21 جار بەبان و دووبارە ببێتەوە لەسەر ئەو کەسە وشەیەکە ئایا ڕستمێکە ئایا شتێکی ترە تەمەشاکی کەسەکەی دیکە ئۆتۆماتیکیەن ئەچێتە مێشکیەوە بە شێوازێکی غێر مباشرە چێتە مێشکیەوە ئەو کاتە وەکە ئەم شتانی وەرگێت تەمەشاکی گەنجێک سی کەناڵەکان ئەکا لێ بۆ دایکتان باش بن ئەچێتە مزگەوتە لێ بۆ دایکتان باش بن چێت جێگا گشتەکان بۆ دایکتان باش بن ئۆتۆماتیکیەن ئەم کەسە وای لێ دێ ئەم شتین ئەم شتە نەزرانی کەوا گوێی لێ بێ ئەی کاتە کردا لەگەی دایکێ باشترە بێتن. کەواتە پێت وایە ینی بەپێی سند و تێبینی جەنابتان ئەوەی تا ئێستا کرابێت بەپێی پێویست بووە هەم لە ناوەندەکانی خوێندن هەم لە ڕووی کار و چالێکی و بابەتەکانی دیکە بێگومان ڕۆڵی بنەماڵە ینی تەنها لە خێزانە نابڵکو بنەماڵە هەموو بنەماڵە گەورەکە نا بە پێچەوانەوە ڕاستی ئەو شتە نەکراوە بە شێوازیکەوە ئێمە تومحمان هەیە بۆ نمونە تەمەشاکەی ئەگەر باوکەکە یعنی ئەنە ڕۆڵە بینێ لە ماڵەوە تەمەشاکەی ئەگەر باوکەکە سێرێکی ئەگەر بتوانێت دایکی مناڵەکانی خۆش بوێ ئەوە شتێکی زۆر باشە ئەگەر پێش چاویان تەمەشاکە هەندێک باوکمان هەیە تەمەشاکەی پیاوەیە لە ماڵەوە سێرەکەی پێی عیبە لە پێش چاو مناڵەکانی بۆ نمونە ماچێ خێزانەکەی بکە بەڵام سێکی پێی عیب نییە ئەگەر قسەیەک بکات دەنگ بەرزەوەکە یان سێکی لە خێزانەکەی بدا بۆیە ئێمە ئەم شتانە پێویستمانە لە ماڵ یەکەمجا دەستی پێ بکەین کاتێک کە مناڵەکان ئەبینن وەکە باوکەکە لەگەڵ دایکەکە مەثەن بۆ نمونە تەبان قسەی خۆش ئەەکەن پێکەوە بۆ جێگا پێکۆڕم بۆ هەموو جێگاکان ئەڕۆن تەبان پێکەوە قسەی خۆشەکەن و حیوارە بینیان هەیە کاتێک کە مناڵ ئەم شتانە ئەبینێ بە شێوازێکی تەطبیقی خۆشی لە داهاتووە لەگە دایکە تەطبیقیەکاتن. بەڵێ زۆر سپاس بۆ سانگەر ئەحمەد ڕاهێنەری گەشە پێجانی مرۆیی بەشێکی ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس. سپاس بۆ جەنابیشتان لە ئێستاشدا پامنێر مانووری حەمەکەریم لە هەڵبجۆر لەگەڵمان دەبێت کە ئێستا لە مانگی 5 داین بەڵام دیارە بەشێک لە خانشینان هێشتا موچەی مانگی سیان وەرنەگرتووە لە ئێستادا دۆخی خانەنشینانی خۆت سەری خانیشان بۆ وەرگرتنی موچیان بۆ وەرگرتنی زانای سەبار بەم بابەتە وریا وەردەگرم وریا بەیانیت باش